خۆی قەمسەڵ لۆ قەمسەڵە فەرقی ئێستا لەناو بالاش دەردەچی هەیە تیجاریە و هەشە کوالەتی زۆر برندا هەیە سام هەمان بە پێشتر ساری خۆی نێزیک دەفتەرەکی بووە بن دەفتەری بووە هەمان بە فرۆشتیتمان لە دەوری دەوەرەخەشمان فرۆشت یعنی ئەگەر مانگی دو سێ جار دێمە تێدا هەر بازارەکەت پێ خۆشە بازارەکەم زۆر پێ خۆشە ئەگە پێ خۆشەبی نامی بەس بە دیێرە پێ خۆشە مانگی سێ دو سێ جار بێ زۆر خۆشە لەبەرچی دێ ئەرزانی هەرزانە ئەرزانی کوالیتیەکەشیان باشە بالە لەگە بالە جیاوازە بالە هەیە گرانە بەشی زۆر جوانی تێدا بالەش هەیە ساری مناسب و ساری زۆر هەرزانە و لەنگەش بۆی مەشهورە فەقیر و فەقەرات بەڕاستی دێن سەرداین دەکەن تەڵەبە دێ سەرداین دەکە شتەکان جوانە و دەگمەنە و هەرزانیشە واللهی ئەم بە خۆم هەفتەی چار ڕۆژ دێم سێ ڕۆژ دێم یان شتەکانی هەرزانە کەوالێتی باشە خەرکەکەش دێ نەک برینایە فەقیربی دەورەمەند بی ڕووی تێدەکا زان شتەکەی هەرزانە و باشە بازارەکەش خۆشە ئەلحەمدولیلای بەنسبەت دۆش یانی شتی مارکەی لێیە هەرزان دێتەکانی زۆر بەرزن نرخیشیان ئەو گوتم هەرزان هەیە و گران هەیە هەمین نوعیە هەرزان هەیە و گرانش هەیە تۆ زوو دێیان ئەمە وەڵا زوو نایم سێ چار مانگێک لەوانە ساڵ جارێکە لە زۆری سعرەکانی فەرق ئەوە هەیە ینی ئێستا لەکنە خۆشمانەوە شتەیە لە زۆر ئێستا وەرە ئەم ئەوی ژۆرە هەموو پێدەرم 3000 کە دێتە ژۆرە دەرێ ئەو بە 3000 ئەوەی سەر دۆزەکە دەرم نە ئەوە نە ئەوانە سەرێت کەس بڕک تۆزە گرانتر هاتنی ئەوانە سەرێت سعرەکانیان فەرقیە زۆربەی 3000 هەمووی 3000 ئەوانە سەرێ بڕە گران هەندێکی باشتان لە هینایتە مارکەن ئەوان هەمووی مارکەیە هەندێک مارکەی تێدا مارکەی تێدانی ئەوە من لە نەجەفەوە هاتووم بۆ هەولێر سەردانی بازاری لەنگەم کردووە لەبەر ئەوەی هەموو جلوبەرگەکانی مارکەن شتی زۆر باشی تێدایە هەر جارێک بێم بۆ ئێرە سەردانی بازاری لەنگە ئەکەم إن شاء الله أكيد أحبها جايين على مود إحنا مجموعة